لە دووەمین دیداری لووتکەی ژنانی سەرکردەی کوردستاندا کە بە دروشمی ئاشتی و تەبایی ناوخۆیی زامینی بەهێزکردنی پێگە و پاراستنی مافەکانی ژنانە لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو و جەختیان لەسەر بەشداریکردنی زیاتری ژنان لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و عێراق کردەوە. بۆ ئەوەش سکرتێری پەرلەمانی کوردستان لەو دیدارەدا ڕایگەیاند لە ئیسادا هەرێمی کوردستان لە هەموو کات پێویستی بە یەکدەنگی و یەکڕیزی هەیە، بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی عێراق کە لە بەردەم بەرپرسیارەتیەکی مێژووی و ئەخلاقی داین، بە تایبەتی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕاوەکان کە تەنها کۆبوونەوەمان لە لیستێکی کوردستانی هاوبەش دەتوانین ئەو بەرپرسیارەتە هەڵبگرین و بەرژەوەندە گشتیەکانی کوردستانیش بپارێزین. هەرێمی کوردستان لە بەردەم دوو هەڵبژاردننی زۆر گرنگدایە، چ لە ناوخۆی هەرێمی کوردستان و چ لە سەر ئاستی عێراق، کە ئەمەش بەبێ یەکدەنجی و یەکگوتاری ئەوەندەی تر شیرازەی ناوخۆییمان دەشێوێنێ و نەیارانمان نزیک دەکاتەوە لە ئامانجەکانیان، بە تایبەت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. دەمانخاتە بەردەم بەرپرسیارەتێکی ئەخلاقی و مێژوویی چ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و چ لە ناوچەدا بڕێنراوەکاندا کە تەنها کۆبوونەوەمان لە لیستێکی کوردستانی هاوبەشدا دەمانخاتە سەر شاڕەی خزمەتکردنی بەرژەوەندە گشتیەکانی گەلەکەمان. ڕێخەری دووەمین دیداری لووتکەی ژنانی سەرکردەی کوردستانش ئاماژە بەوە دەکات پێویستە لە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق و هەرێمی کوردستاندا حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان زیاتر بەشداری بە ژنان بکەن، بە تایبەتی لە دەستگاکانی هەڵبژاردن و دەستگاکانی جێبەجێکردن و دەستگا و دامەزراوەکانی تری حزبی و ڕێکخراوەکان. ساڵی 2010 کۆمەڵێک هەڵبژاردننی عێراقی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە هەوڵین بگەڕین بە دوای هەندێک میکانیزمە کە ژمارەی ڕێژەی ژنان لە ناوەندەکانی بڕیارە بەر زیاتر بێ، بۆ نمونە لە پەرلەمانە لە دامون دەستگا تەنفیزیەکانە. ئەمە هەدەفی ئەوەیە لەسەر ئەو دوو خاڵە دیدارەکە قسەکە بە دەرەجەیەکە مدەفێ ژڕۆڵی ژن چۆن بتوانین ژنان هێز و توانەکانی خۆمان کۆکەینەوە دەورێکی ئاکتیڤتر لەمەیکە هەیە ببینین. هەر لە دووەمین دیداری لووتکەی ژنانی سەرکردەی کوردستاندا داوایان دەکرد یاسای پارتە سیاسیەکانی کوردستان و بودجەی حزبەکان و یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە بۆەوەی زیاتر مافی ژنانی تێدا فەراهم بکرێت. واش بڕیارە لە دوای کۆتایەتنی ئەو دیدارە سەرجەم ڕاستپاردە و پێشنیارەکان بەرز بکرێتەوە بۆ لایەنە پەیوەندیدەرەکان و کاری جددی لەسەر بکەن. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.